ئامانجی ئەومانەیە لەم چالاکیە بۆ جاری دوو هەمام کە ئەم چالاکی ئەنجامەدەین بۆ ئەوەی نەهێشتنی عەلاگە لە بازاڕەکانەوە بەکارهێنانی بۆ ئەوەی سوودێکی ناتەندروستی هەیە و زۆر زەرەری هەیە بۆ هاوڵاتیان. ئێمە ئەمانەوێت لە ڕێی دابشکردنی تورەکەەوە یان نەخشاندنی تورەکەەوە بۆ ئەوەی حەزێک بۆ خەڵکی ڕاکێشین بۆ ئەوەی واز لە عەلاگە بێنن. خۆمان وەکو ئیشی چنینی لەسەرم تورەکاناکەین وە شتێکی سروشتی لەسەردانین وەکو گوڵ و یان ئاژەڵێکی ئەوەی کە خەڵک خۆشی بوێت شتێکی بۆ شێوەدانین لەسەر تورەکەکان بۆی حەزی خەڵکەکە بۆ تورەکەکان بڕوا بۆی واز لە بەکارهێنانی عەلاگە بێن. بەڵێ عەلاگەکە بۆ یەک جار بەکارهێنرێت و فڕادرێت هەم سوودێکی ناتەندروستی هەیە بۆ شتەکەی تێکەیت و کار لێکەکات تۆ عەلاگەکەت گەرم بێت ژینگە پیسەکە هەم بەکارهێنانیشی گەرم بوو ئەو میوەیان ئەو نانەکە تێکرێت کار لێکەکە لەگەڵ ئەو عەلاگەیە بۆ مادەی کیمیاوی لێ بەکارهێنراوە. بەڵام ئەم تورەکە هیچ زەرەرێکی نییە بگرێت تا ئەتوانی بۆ 10 جاریش بەکاری بێنیت و هەم بیشۆیتەوە دیسان هەم بەکاری بێنیتەوە. بێجگە لە ژنانی هەڵەبجە ئاوارەی سووری و عەرەبیشمانەیە ئەوانیش بەشداری چالاکیەکان. هیوادارم خەڵکی هەموو شارەکان نەک هەڵەبجە ڕۆشنبیرێکی وان هەبێ ئیتر واز لە بەکارهێنانی پلاستیک و عەلاگە بێنن.